بینەرانی بەڕێز لە هەرجیەکن سڵایەمەتان لێبێت ئەم کاتۆم و کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لەش ساغ بن تەندروستێکی باشتان هەبێت و ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەکتان هەروەک هەمیشە بە یارمەتی هاوکارانم چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردن و دوو تەوەری سەرەکیشمان دەبێت کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین تەوەرێکیان وەرزشی و تەوەرێکیشیان تەندروستیە لە تەوەرە وەرزشیەکەدا باز لە ئەنجامدانی پاڵەوانەتیەک دەکەین بۆ وەرزشی کاراتی لە وڵاتی ئێران کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پاڵەوانێتیەک ئەنجام درا کە تێیدا دە وڵات بەشدار بوون لەو پاڵەوانێتێدا یەکێک لەو یانانی کە بەشدار بوون لەوێ یانەی وەرزشی هەڵەبجە بەشی کاراتی لەوێ بەشدار بوون و کە ژمارەیەک یاریزان لە پاڵەوانێتەکەدا بەشدار بوون و توانیان پلەی دووەم بەدەست بهێنن واتە پلەی یەکەمی پاڵەوانێتەکە وڵاتی ئێران خۆی بەدەستێنا بەڵام پلەی دووەمی یانی وەرزشی هەڵەبجە بەدەستێنا جا ئەمە دواتر ڕایەنەری گشتی بەشی کاراتی یانەی وەرزشی هەڵەبجە لەگەڵ ئێمە میوان دەبێت بە وردی لەسەر پاڵەوانێتێکە و لەسەر بەڕێوەچوونی پاڵەوانێتێکە و ئەنجامەکەی و بە شێوەیەکی گشتی لەسەر کاراتی و وەرزشی کاراتی گفتوگۆ دەکەین لە یەکێکتر لە تەوەرەکاندا کە تەوەرێکی تەندروستی هەروەکو پێشتر ئاماژەم پێدا باز لە نەخۆشیەکانی دڵ دەکەین هەڵبەت ئێستا لەسەر ئاستی جیهانی نەخۆشیەکانی دڵ هەڵبەت ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە جا ئەمڕۆ باز لە نەخۆشیەکانی دڵ دەکەین و جۆرەکانی نەخۆشی دڵ و بە دیاریکرایی باز لە جەڵدەی دڵ دەکەین بزانین هۆکارەکانی دروستبوون یاخود توشبوونی کەسێک بە جەڵدەی دڵ بۆچی دەگەڕێتەوە کە ئێستا بەشێکی زۆر لە نێو گەنجاندا زۆر بڵاوە کە دووچاری جەڵدەی دڵ دەبن بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا هونەرمەندی ناسراوی کورد هادی مەحموود کە ناسرا بە عەریف حەمەدتاڵ بە جەڵدەی دڵ کۆچی دوایی کرد جا ئێمە ئەمڕۆ ئەمانێ بەوردی لەسەر نەخۆشیەکە و لەسەر جەڵدەی دڵون لەسەر نەخۆشیەکانی دڵ بە شێوەیەکی گشتی گفتوگۆ بکەین پسپۆڕێکی نەخۆشیەکانی دڵ و شەکرە لەگەڵ ئێمەدا میوان دەبێت وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. دەچینە لای بڕگەکانی بەرنامە ئەمڕۆ دەچینە بڕگەی یەکەمی پرۆگرامەکە کە باز لە ئەزمموی هاوڵاتیەک دەکات لە کاری مەشتەلدا هەڵبەت ئێستا هاوڵاتیان بە دەتوانین بڵێ زۆرینیان چ لەسەر ئاستی خانمان چ لەسەر ئاستی پیاوان گرنگیەکی زۆر بە سەوزای و بە گوڵ و گوڵزار و ڕووەک دەدەن لە نێو ماڵەکانیاندا جا کاتێک کە دەچیتە نێو مەشتەلەکان بۆ کڕینی گوڵێک یاخود ڕۆکێک بە شێوەیەکی گشتی کەسانی شارەزا کەسانی ڕەنگە هەندێکیان یان بڵێ بەشێکیان ئەکادیمی بن ئەندازیاری کشتتوکاڵی یاخودەوە تا بە شێوەیەکی گشتی شارەزایەکی باشیان هەیە یاخود هەندێکیان بەپێ تێپەڕبوونی کات ئەزممویان لە بوارەکەدا وەرگرت و زانیاری ورد و دروست دەدەنێ لەسەر شێوازی پەروەردەکردنی ئەو گوڵی کە لەو مەشتەلەدا دەیگڕی لە ڕووی خاکەکەوە لە ڕووی ئەوەی کە پلەی گرمی پێویستیەکەی چۆنە دەکرێت لە دەرەوە دابنێ یاخود لە نێو ماڵەکاندا و شێوازی پەروەردەکردنەکەی بە شێوەیەکی گشتی پێدەدەن جابا لەم راپۆرتەدا ئەزمموی ئەو هاوڵاتیە ببینین لە کاری مەشتەلدا. ناوم ئەحسان برایم نەجار خەڵکی دووزم مەشتەلم هەیە مەشتەلا ئیشما و دارە فرۆشم ئەم دارەکان سووری هەیە تورکی هەیە تر ئەمە تقریبان 40 ساڵە لەم ئیشەیە ئیشیم 40 ساڵە مەشتەلمە یەکەم مەشتەل لە دووس کۆن مەشتەلی کۆن بوو غەراز مەشتەلەکان زۆرترن لە باغا تێرن لە کەرکووکش تێرن خاسەتەن هین باغا جەومان تەحملەکە گوڵەکان باغا جەومان تەحملەکە چێشتێ عێراقی هەیە جەومان تەحملەکە مەثەڵەن لە کەرکووک تێرن گشتی زۆرترن ئەجنەبیە زۆر تەحمل ناکە جەومان مشتەریەکانم ئەتراف دووزە و کوردە و عارەبە و تورکمانە ئەمانن یان لەگی شوێنتی زۆرترن خەڵکی دووز مەثەڵەن حەزیان لە گوڵ بۆندارە گوڵەکان مەثەڵەن نەوعەتی هەیە نەوعەت سوڵتانیەژن پێی محەممەدیەژن پێی گوڵە سوورەکان کۆن مەثەڵەن عێراقیەکان لەمەیان
حەزیان مووقعمان لەناو بازارە لەناو ڕاست بازارە شوێنمان مەثەلەن بۆ تورکمانیش باشە بۆ کوردیش بۆ عەرەبیش باشە تێن غەرازەی سێنن و سعرمان غەرازمان نەوعیەتی چاکە و سعرمانیش باشە هەرزانترن دار مەثەلەن 500 دینارە موسمیەکان هەیەوە 1000 گرانترن دار مەثەلەن گاردینیەیە و غێر گاردینیەیە ئەوە مەثەلەن 12 15 و 25 ئەم نەوعیە. بەڵێ دەچینە لای یەکێکی تر لە بڕگەکان کە راپۆرتێکە تایبەت بە ڕیکلام و گرنگی ڕیکلام. هەڵبەت ڕیکلام گرنگی خۆی هەیە جا ئەگەر گرنگیەکەی یان بڵین کاریگەریەکەی کاریگەریەکی باش بێت یاخود کاریگەریەکی خراپێت. هەڵبەت ئێستا لە ڕێگەی ڕیکلامەوە بەشێکی زۆر لە پەیامەکانی کۆمپانیەکان دەگاتە هاوڵاتیان جا ئەگەر پەیامەکە باش بێت یاخود ئەگەر پەیامەکە خراپێت کاریگەریەکەی باش بێ یان خراپێت ڕەنگە کاڵایەک کە هێندە باش نەبێ هێندە کوالیتی نەبێت بەڵام لە ڕێگەی ڕیکلامەکەەوە دەگاتە هاوڵاتیان هاوڵاتیش بەبێ ئاگادار بوون بەبێوی کە بزانێت کوالیتی ئەم بابەتە و ئەم کاڵایە چۆنە تەنها لەسەر متمانەکردن بە ڕیکلامەکە و بۆ قسانە و بۆ وتانی کە لە ڕیکلامەکاندا باز دەکرێت دەچێت ئەو کاڵایە دەکڕێت دواتر کاریگەرەکەی دەردەکەوێت دەگەر باش بێت یاخود خراپێت جا هەندێک لە ڕیکلامەکان هەڵبەت ڕیکلام جۆری زۆرە هەندێک لە ڕیکلامەکان بۆ گەیاندنی زانیاریە بە تایبەتی لە کاتی دووشبوونی نەخۆشیەکدا یاخود بڵاوبوونەوەی نەخۆشیەکدا لە کاتی بوونی ڤایرۆسی کۆرۆنا هۆشیاری بڵاو دەکرایە بۆی کە بگاتە هاوڵاتیان هەتا خۆیان بپارێزن و بە تایبەت بۆ ئێستاش کە هەوکردنی پەردەکانی مێشکی منداڵان لە نەودایە بەردەوام لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە وەکو ڕیکلامێک وەکو بابەتێک زانیاری بڵاو دەکرێتەوە جا لەم راپۆرتەدا باز زانیاری زیاتر بزانین گرنگیەکانی ڕیکلام چی و لە چیدا. ڕیکلام چییە و بۆچی بۆ جۆرە کاریگەرە بەتایبەت ڕیکلامی تەلەڤیزیۆنی هەروەها بۆچی ڕیکلام بۆ ئاسانیە دێتە ژیانی هەرێکێک لە ئێمە و کۆمەڵگەی مرۆڤایەتی و جیهانی ئەمڕۆ. دنیای ئەمڕۆ چۆن بۆ تا گوندێکی بچووک بەدەست تەکنەلۆژیا و لەو نێوەندەش ڕیکلام و جۆرەکانی. لەم راپۆرتەدا باز لەلایەنە باش و خراپەکانی ڕیکلام و هاوکات فێڵەکانی ڕیکلام دەکەین لە سەردەمی هەردوو میدیای نوێ و میدیای نەریتی. سوودەکانی ڕیکلام بریتین لە ئاشنابوونی خەڵک بە کاڵا و جۆری نوێی کاڵاکان. ڕیکلام دەبێتە هۆی نزیککردنەوە و زوو بەدەستخستنی کاڵاکان بەتایبەت لە سەردەمی تەکنەلۆژیا. جگە لە سوودەکانی ڕیکلام زیان و فێڵەکانیش جیاوازن. لا میدیای نەریتیدا ڕیکلام لا ناوەڕاستی بەرنامە بەناوبانگەکان دەکرێت ئەمەش بۆ ڕاکێشان و کاریگەریدانان لەسەر وەرگر و بینەری تەلەڤیزیۆنی چونکە بەرنامە بەناوبانگەکان بینەری باش لە دەوریان کۆ دەبێتەوە کە ئەمەش فێڵێکی باشە بۆ پێکانی ئامانجی ڕیکلامکار. هەروەها پشڕانی زنجیرەی تەلەڤیزیۆنی لە گەرمەی پەخشی زنجیرە درامەکاندا لە سەردەمی میدیای نوێشدا لە گەرمەی کردنەوەی ڤیدیۆی بابەت و هەواڵ و ڤیدیۆکاندا بەبێویستی بەکارهێنەر ڕیکلام بۆ چەندین کاڵا دەکرێت و وەرگری دیجیتال میدیا و سۆشیال میدیا ناچار دەبن چەند چرکە و خولەکێک بوەستن و هەتا ئۆپشنی دەرچوون کارا دەبێت. لەگەڵ فێڵەکاندا زانەکانی ڕیکلامیش دەردەکەون کە دەبێتە هۆی زۆری تێچوون و دروستبوونی بیرکردنەوەی هاوشێوە بەهۆیەوەی کار لەسەر سایکۆلۆژیای تاک دەکات و متمانی بینەر و وەرگر بەدەست دەهێنێت. ڕیکلام دەبێتە هۆی بەهەدەردان و زیادەڕۆیی لە لای تاک بەهۆیەوەی هەوڵ دەدات هەر شتێک ڕیکلامی بۆ بکرێت بیکڕێت و بەمەش زیان دەگات بە باری ئابووری تاکەکان. ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە کە ڕیکلامکار دەزانێت کە هێشتا ڕیکلامی تەلەڤیزیۆنی کاریگەری لەسەر متمانەی وەرگر هەیە
بۆیە سەرەڕای تێچوونی زۆر لە ڕێکلامی تەلەڤیزیۆنی، بەڵام هەوڵ دەدات زۆرترین ڕێکلام لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە بڵاو بکاتەوە. بۆیە ڕێکلام زیاتر کاریگەری لەسەر ژیانی تاکەکان دروست دەکات. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا و بە دیاریکراوی لە 27 و 28 چوار پاڵەوانێتی نێودەوڵەتی جامی گەورەی تاهرانی لە وڵاتی تاران بەڕێوە چوو کە تیایدا چەندین وڵات تێدا بەشدار بوون و دەوڵات تێدا بەشدار بوون. لەسەر ئاستی ئەو دەوڵاتە بە هەموو یاریزانان ژمارەیەکی زۆر لە یاریزانان بەشدار بوون. 2800 یاریزان لەسەر ئاستی کوڕان و کچان بەشداری پاڵەوانێتیەکە بوون. 1800 یاریزانیان کچان بوون، 1200 یاریزانیان کوڕان بوون. جا یانەی وەرزشی هەڵەبجە بەشی کاراتی ئەوان توانیان لە پاڵەوانێتیەکەدا پلەی دووەم بەدەست بهێنن. جا ئێمە ئەمڕۆ لەگەڵەوەی کە باز لە پاڵەوانێتەکە و ئەنجامدانی پاڵەوانێتەکە دەکەین، هەڵبەت وەرزشی کاراتی کە بە خۆی لە بنەڕەتە یابانیە، بەڵام یەکێکە لە هونەرەکانی بەرگری کە هونەری بەرگری بۆ خۆی لە بنەڕەتە هونەرێکی هندیە، یامڵین لە هندستان سەری هەڵداوە، دواتر لە وڵاتی چین پەرەی پێداوە، بەڵام وەکو بەشی کاراتی زیاتر لە وڵاتی یابانەوە سەری هەڵداوە و گرنگی پێدراوە هەتا ئێستا. بەڵام ئایا لە هەرێمی کوردستان و لە عێراقدا تا چەند گرنگی بەم وەرزشە دراوە و تا چەند کاری لەسەر کراوە و لەگەڵ ئەوانەشدا یانی وەرزشی هەڵەبجە بەشی کاراتی پلان و پرۆژیان چی دەبێت لە داهاتوودا. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ ئەیوب کەمال کە بەڕێزیان ڕاهێنەری گشتی بەشی کاراتی یانی وەرزشی هەڵەبجەن. مامۆستا ئەیوب بەیانیت باش و سپاس بۆ بەشداریکردنت کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە و لەگەڵ ئێمەدا ئامادەی. سەرەتا پیرۆزباییمان هەیە بۆ بەدەستێنانی ئەو نازناوە ئەو پلە و دەستکەوتە. جا ئەگەر بکرێت سەرەتا لە پاڵەوانێتیەکەەوە دەست پێ بکەین، باسێکی پاڵەوانێتەکەمان بۆکەی ئاست و شێوازی بەڕێوەچوونی پاڵەوانێتەکە چۆن بوو، ئێوە وەکو خۆتان تا چەند لێ ڕازی بوون و لەگەڵ ئەوەشدا ئێوە تاکە نوێنەری کوردستان و عێراق بوون بەشداری پاڵەوانێتەکەتان کرد یاخودەوە تا یانەی تری کوردی و عێراقیشتان لەگەڵا بوو لەوێ. بەڵێ سەرەتا بە ناوی خوا سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ کەناڵ جوانەکەی گەلی کوردستان. زۆر سپاس. دیارە ئێمە وەکو بەشی کارەتی یانەی وەرزشی هەڵەبجە لەلایەن یەکێتی کارەتی ئێران داوەتنامەیەکی فەرمی ئاراستەی بەڕێز دکتۆر فواد نووری و بەندەکرا بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی هەشتەمی جامی گەورەی تاران ماستەر کاپ. دیارە دوای ئەوەی داوەتنامەکە ئاراستە ئێمە کرا، ئێمە بە تیمێکی لەگەڵ بەڕێز دکتۆر فواد نووری و برادرانی داوەرانمان بە تیمێکی زیاد لە 45 بۆ 50 کەسی خۆمان ئامادە کرد و لە 25 چواری 2023 بەڕێکەوتین بۆ وڵاتی ئێران بۆ شاری تاران بزات. پاڵەوانێتەکە لە 27 مانگ دەستی پێکرد، لە سعات 7 بەیانی افتتاحی پاڵەوانەکە کرایەوە بە مارشی نیشتیمانی ئێرانی و مارشی وڵاتان و وەستانی هەموو داوەران زیاد لە 250 داوەری نێودەوڵەتی و ئێرانی کە لە پاڵەوانێتەکە بەشداری و حزوریان هەبوو افتتاحی پاڵەوانێتەکە کرایەوە. و دیارە پاڵەوانێتەکە پاڵەوانێتێکی زۆر گەورە و مەزن بوو، لەسەر ئاستی نێودەوڵەتی دەوڵات بەشداری کردبوو. 1600 یاریزانی کچ لە هەموو پارێزگەکانی ئێران و دەوڵات بەشداریان کردبوو بە عێراقیشەوە کە ئێمە وەکو یانەی وەرزشی هەڵەبجە بەشدار بووین. بەڵێ. و 1200 یاریزانی کورد لە سەر ئاستی هەموو ئێران و هەر دەوڵاتەکە بەشداری کردبوو. ینی یەکەم جارە ئەوەی من بینی بێتم پاڵەوانێتەکانی تر ئێمە بەشداریمان کردووە، هەمان پاڵەوانێتی 4 و 5 و 6 و 7 بەشداریمان کردووە. بەم تەزەخومە بەم شێوازە گەورەیە یاریزان و حزوریتیان هەبووە. ئەم ساڵ دیارە زۆر بەهێز بوو پاڵەوانێتەکەەوە. پاڵەوانێتەکە لە هۆڵی داخراوی نێودەوڵەتی دانیشگای ئازادی ئیسلامی بەڕێوەچوو. چەندەم جارتانە بەشداری پاڵەوانێتی نێودەوڵەتیکەن مامۆستا ئەیوب؟ ئێمە ئەم پاڵەوانێتی دیارە پێنجەم جارمانە کە بەشداری دەکەین. بەڵێ. ئەلبەتە جارێکیان سەردەمی کۆرۆنا بوو، ئێمە بە ئۆنلاین بەشداریمە ئەو پاڵەوانێتیمان کرد. جارەکانی پێشووتر دیارە لە ئەنجامی پاڵەوانێتەکە لە نەتیجەی گشتی کوڕان و کچان پلەی سێهەمیمان بەدەستهێنا
ئێران دیارە خۆی بە تەزەخومێکی گەورەوە بە یاریزانێکی زۆرترین یاریزانەوە لە هەموو پارێزەکان کە بەشداری دەکات دیارە خۆی بەشی شێری بەردەکەوێت دیارە لە پشتی شێری دەردەکەوێت پلەی یەکەمی بەدەستێنێت هەموو جارێ هەموو ساڵێک بمانەوە نەمانشێ زۆر بەهێزن لەسەر ئاستی جیهان ئەوان ئێستا شانشانێن لەگەڵ یابان و لەگەڵ وڵاتە جلێهێزەکانی وەک ئیسپانیا وەکو فەڕەنسا و ئەمانە دەکەن دیارە وڵاتی ئێران لە ئەنجامی پاڵانتەکە یەکەمی بەدەستێنا ئێمە وەکو وڵاتی عێراق و کوردستان پلەی دووەمیمان بەدەستێنا و جامی لە ئاستی کوڕان پلەی دووەمیمان بەدەستێنەوە لەسەر ئاستی کشان شێرە کشانمان توانیان زۆر بە شێوازێکی بەهێز دابەزن لە پاڵانتەکەەوە سەری ئێمەش و سەری خۆشیان و شارەکەیشان و هەموو کورد و وڵاتەکەشمان بەرزکەنەوە. ئێوە بە تەنها مامۆستا ئەیوب تاکەیان نەبوون وەکو نوێنەری کوردستان و عێراق بەشداری پاڵەوانێتیەکە بوون؟ بەڵێ ئێمە دیارە تاکەیانە وەکو یانی وەرچی هەڵەبجە مەمەسیلی عێراق و کوردستان بووین لەو پاڵەوانێتیە لەسەر ئەوەیش لەسەر ئەساسی ئەوەیە کە بەندە نوێنەری فەرمی ئەو سەبکەم کە بەڕێز ئوستاد خادمیان سەرۆکاتی دەکات من نوێنەری سەبکەکەم لە وڵاتی عێراق و کوردستانە دیارە داوەتنامەکان ئاڕاستی بەندەوە دکتۆر فواد دەکرێت هەر کەسێکیش بیویستە لە ڕێگەی ئێمەوە دەیتوانی داخڵ بێت و دەتوانی بەشداری بکات. کەواتە بەشداریکردنەکان مامۆستا ئەیوب لەسەر بنەمای داوەتنامەیە نەک ئەوەی کە پێشتر ئاگادارکردنەوەیەک بڵاو بکرێتوانێت هەر یانەیەک یاخود هەر وڵاتێک ئەوێ بەشدار بێت بەو شێوەیە؟ دیارە خۆی پاڵەوانێتەکە کراوەیە بەڵام بمانوێ نەمانوێ ئەوان شتی کاراتی ئێران ناتوان بەو هەر کەسێ و لە ئاستی خۆیەوە لە ڕێگەی خۆی بێ داخڵ بێت بە کۆمەڵە یاریزان ئەوە کێشە بۆ ئەوان دروستەکات وە دەبێت لە ڕێگەی یەک نوێنەرەوە هەمیشە لە وڵاتەکان داخلی ئەو پاڵانتیە بن دیارە ئێمەش بەندە نوێنەری فەرمی وڵاتی عێراقم لە پاڵانتیەکەدا داوەتنامەکان ئاڕاستی ئێمە کراوە هەر کەسێکی بیوسای لە ڕێگەی ئێمەوە داوەتنامێ بۆ دەچوو و ئێمە دیارە داوەتنامەمان بۆ چەندیانێکی شاری کەربەلاش دار بەڵام بەداخەوە دیارە ئەوان گرفت و کێشەیەکیان بۆ دروست بوو گرفتی تەمرین و ئەوانە و ئیمتیحانات و ئەمانیان بۆ دروست بوو نەیانتوانی بەشداری پاڵانتێک بکەن بۆی ئێمە خۆمان بەو تیمە گەورە بەو تەزەخومیە بەشداریمان کرد میساڵ سپاس بەخوا خۆشبەختانە توانیمان ئەنجامێکی گەورە بەدەست بێنین کە ئەنجامی پلەی دوهەمی بوو ینی ئەنجامێکی زۆر دڵخۆشکرد بوو ئێمە کە ئێمە لە ساڵانی پێشووتر لە پلەی سێهەما بووین ئەمساڵ هاتینە پلەی دووهەم و لە هەمووی گرنگتر لە هەمووی خۆشحاڵی ئێمەیە لە پاڵانێتەکە بە بەرزکردنەوەی جامەکە بە شعاری بژی کوردستان و بە بەرزکردنەوەی پەرچەمی پیرۆزی کوردستان ئێمە لە هۆڵی دانیشگای ئازادی تاران پەرچەمی کوردستانمان بەرز کردەوە بە شعاری بژی کوردستان هۆڵەکەمان هەژان و کوڕانمان بە شعاری بژی هەڵەبجە ئەوە زۆر شتێکی خۆش و دڵخۆشکەر بوو بۆ ئێمە لە پاڵانێتەکەدا بەو هیوای کە لە پاڵەوانێتی نێودەوڵەتی داهاتوودا پلەی یەکەم بەدەست بێنن مامۆستا ئەیوب ئەو یاریزانانەی کە بەشداری پاڵەوانێتیەکە بوون تەنها یاریزانی کاراتی یانی وەرزشی هەڵەبجە بوون کە بەشداریتان کردبوو یا ئێوە توانی بووتان لەسەر ئاسی هەرێمی کوردستان و یارەکانی تریش یاریزان هەڵبژاردە بکەن و ئەو کادۆک و نوێنەرایەتی بەشداری پاڵەوانێتیەکە بکەن؟ دیارە پرسیارێکی زۆر بەجێیە وەکو لە پێشەوە لە سەرتاوە عەرزی جەنابتم کرد بۆی جێگرانی گەلی کوردستان بیزانن ئەمە ئەم پاڵەوانێتیە وەکو عەرزم کردی من وەکو نوێنەری فەرمی وڵاتی عێراق داوەتنامە بۆ من هاتووە و منیش خۆم هەر کەسێک حەزی کردبێت پێی خۆش بوو بێت توانیوێتی لە ڕێگەی بەندەوە داخلی ئەو سیستەم و داخلی ئەو پاڵانتی بکەین و لەگەڵ خۆماندا دیارە یاریزانێکی ینی پێشبەرگەی سلێمانی بەڕێز مەبەسفایق کە یاریزانی هەڵبژاردەی عێراق لە ڕێگەی بەندەوە داخڵم کرد بوو و ئاستێکی گەورەی پێشکەش کرد توانی لە پاڵانتەکەشدا مەدالیە برۆنز بەدەست بێنێت و لە یاریزانێک لە دوهۆکەوە هاتبوو ئەویش کاکە سرودە یاریزانی هەڵبژاردەی عێراق ئەویش لە ڕێگەی ئێمەوە داخڵ بوو داوای لێکردین کە با من داخڵمان کرد لەگەڵ خۆمانە بردمان دیارە یاریزانێکی سەی سادقیش هەر لە ڕێگەی بەندەوە داخڵ بوو ئەو سێ چوار یاریزانی تیا بوو ئیتر باقیەکەی هەموو یاریزانان یانی وەرشی هەڵەبجە بوون کە ئێمە دیارەتی پێکمان هەیە لە سلێمانیش لە هۆڵی سەروەری یاریزانان یانی وەرشی هەڵەبجان بەڕێز مامۆستا سامان فایق ڕاهێنەریتیان دەکاوە هیچێکە لە ڕاهێنەرە باریزەکانی یانی وەرشی هەڵەبجە کە جێگەدەسی لە پاڵانتەکە زۆر دیار بوو و دیارە بەڕێز دکتۆر فواد نووری هەر لە سلێمانیەوە کە سەرپەرشتی ئێمەی دەکرێت بۆ برای گەورەی خۆمان حسابمان بۆ کردو هەمیشە و برای گەورەی ئێمە بووە لە پاڵانتێکەکەدا و چەندین داوەرمان هەیە کە لە داوەری یانی وەرشی هەڵەبجە لە شاری سلێمانی نیشەجێن بەڕێز مامۆستا زانا و مامۆستا کامەران کە ئەوانە مامۆستا زانا خۆی داوەرێکی ئاسیایی لەگەڵ ئێمە بەشداری کرد پاڵانتەکەی کرد
بەو شێوازە بوو ینی تەنها و تەنها با نەڵێن کۆیکەنەوە لە ناو شاری هەڵەبجە. بەڵێ باشە هەمیشە سەرکەوتوو بن و نمونەتان زۆر بێ مامۆستا ئەیوب هەڵبەت کاتێک کەیانەیەک یاخود ڕاهێنەرێک لەگەڵ ژمارەیەک لە یاریزانەکانە بەشداری پاڵەوانێتیەک دەکەن تێچووکی زۆری هەیە جایتر ئەگەر پاڵەوانێتیەکە ناوخۆی بێت تێچۆکەی زۆر ئەگەر نێودەوڵەتی بەڵبەت تێچۆکەی زۆر زیاتر دەبێت کێ هاوکاری ئێوە بوو بۆ بەشداری کردن تا لەم پاڵەوانێتیە؟ دیارە پرسیارێکی لەجێیە من لێرەوە سپاسی بەڕێز کاقوبات تاڵەوانی دەکەم مامی بچوو کە بەڵێنی پێداوین کە هاوکاری تێچووی پاڵەوانێتەکەمان بۆ بجێڕێتەوە و بە پشتیوانی و پاڵپشتی مادی جەنابیان ئێمە بەشداری و پاڵەوانێتمان کردووە لێرەوە سپاسی دەکەین و دەستخۆشی لێ دەکەین هیوادارین هەمیشە و دایم چۆن هەمیشە پاڵپشت و پشتیوانی وەرزش و وەرزشکاران بووە گەنج و لاوەکانی وڵات بووە هەمیشە ئێمە چاوەڕێی شتی گەورەتری لێ دەکەین و چاوەڕێی ئەوە بکەین هەمیشە پشت و پەنا و پاڵپشتی گەنج و لاوەکان و کوڕ و کچەکانی شارەکەمان بێت لە ئایندەدا و دەستخۆشی لێ دەکەین دیارە ئەو هاوکاری مادی ئەمەی کردووە بۆ پاڵەوانێتیەکە بۆ کوڕان و کچان جێگەی خۆشی دەستخۆشی لە ڕاوێژکارانی بەڕێزی بکەم کە کاگیمداد کاگ دانا و جەنابی نوخشەخان کە قایمقامی هەڵەبجە هەماهەنگ بووە لەگەڵمانە بۆ هاوکاریکردنەکە کە لەگەڵ کاقوبات ئامانجیان کردووە ئێمە دەستخۆشی لە هەمویانەکەین و سپاسی یەک بە یەکیانەکەین چاوی هەمویان ماچەکەمە. بەڵێ باشە مامۆستایب ئەگەر بینە سەر ئەنجامدان و بەشداریکردنتان لە پاڵەوانێتەکان لەسەر ئاستی ناوخۆی چ کوردستان و چ عێراقدا ئەو پاڵەوانێتیانی کە ئەنجام درراوە ئاستی ئێوە چۆن بووە چ لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق هەڵبەت لە ماوەی ڕابردوودا پێم وابێ لە مانگی 2 لە مانگی 3 پاڵەوانێتی ئەنجام درراوە ئاستی ئێوە چۆن بوو لە پاڵەوانێتیانەدا؟ بەڵێ دیارە پرسیارێکی لەجێ ئێمە ساڵی پێشووتر کوڕانمان لەسەر ئاستی هەموو کوردستان تاکە پاڵەوانێتیەکە لە هۆڵی پارە ئۆلمپیکی سلێمانی کرایە بۆ یانەکانی کوردستان بە بەشداری بیزیانە شێرە کوڕانی یانەی وەرشی هەڵەبجە توانیان لە پاڵەوانێتەکە پلەی یەکەمی پاڵەوانێتەکە بەدەست بێن و جامی یەکەمی پاڵەوانێتی کوردستان بگەڕێنەوە بۆ یانەی وەرشی هەڵەبجە و لە پاڵەوانی دووهەم کە پاڵەوانێتی سەربەخۆ بوو بۆ کچان کرایەوە دیارە پاڵەوانانی یانەی وەرشی پێشمەرگە کچانی یانەی وەرشی پێشمەرگە توانیان لەو پاڵەوانێتی یەکەمی پاڵەوانێتیەکەی کوردستان بەدەست بێنن و کچانی ئێمە توانیان پلەی دووەمی پاڵەوانێتەکە و جامی دووەمی پاڵەوانێتەکە بگەڕێنەوە بۆ یانەی وەرشی هەڵەبجە و لە ئاخر پاڵەوانێتی دیارە ئەوە تەسفیاتی عێراق بوو تەسفیات و پۆلەنکردنی یاریزانان بوو بۆ هەڵبژاردەی عێراق ئێمە خۆشبەختانە زیاد لە 8 یاریزانمان سەرکەوتون بۆ پاڵاوتنی کۆتایی لە شاری بەغداد و ئێمە لەسەر ئاستی هەڵبژاردەی عێراق 4 یاریزانمان لە هەڵبژاردەی عێراقەوە تا ئێستا لە یازال هەڵبژاردەی عێراقن و لە نێویشدا کاکڕەوەندمان هەیە کە پاڵەوانی ئاسیایەوە تاکە یاریزانە لە مێژووی عێراقدا لە ژێر 21 ساڵ توانی بێتی مەدالیای برۆنز لەسەر ئاستی ئاسیا بەدەست بێنێ و دیارە ئەگەر هەڵە نەبم وێنەکەشی دوامەوە داکوتراوە لە هەوڵەکەدا دیارە ئێستا ئەوە پاڵەوانی ئاسیایەوە هەڵبژاردەی عێراقیشە و هەر لەم پاڵەوانێتی کە پاڵەوانێتی ماستەرکەب توانی ئاستێکی زۆر گەورە پێشان بدات و لە شان بەشانی پاڵەوانی ئاسیایی و نێودەوڵەتی کاکە مەبەسفایق کە هاوڕێی خۆشەویستی خۆمانە و عزیزی خۆمانە هەردووکیان هەڵبژاردەی عێراقن و لەگەڵ کاکە باوان عەلی توانیان ئاستێکی زۆر گەورە و مەزن پێشان بدەن و هەموو ئێرانەکان بە ئەعجابەوە سەیری یاریەکانیان دەکردن دیارە هەرچێکیان پاڵەوانی عێراق و ئاسیایی و نێودەوڵەتین و هەڵبژاردەی عێراق. مامۆستا ئەیوب مێژووی هونەری بەرگری و بەتایبەت وەرزشی کاراتی یان بڵێن یاری کاراتی لە هەڵەبجە گەڕێتەوە بۆ کەی ماوەی چەند ساڵە لە هەڵەبجە ئەم بوارە کاری لەسەر دەکرێت؟ دیارە ئێمە لە بەندە خۆم لە ساڵی 1992ەوە وەکو یاریزان و پاشان وەکو یاریدەدەری ڕاهێنەر و پاشان وەکو ڕاهێنەر تا ئێستا بەش حزورم هەیە و ئامادەییم هەیە زیاد لە چارەکە سەدەیەکە من لەم یانە خۆشەویستە یانەکەی خۆمان ینی دایک یانی وەرشی هەڵەبجە دیارە خزمەتەکەین و خۆبەخشانە خزمەتەکەین بەبێمان دووبوون زۆر بە ڕۆحێتێکی گەورەوە خزمەتەکەین و دڵخۆشین بەوەی کە توانیومانە لەسەر ئاستی شارەکەمان چەندین پاڵەوان پێ بگەینین و چەندین کچی پاڵەوان کوڕی پاڵەوان پێ بگەین بیدێن بە هەڵبژاردەی عێراق و ئاسیان بەرزکەینەوە بتوان بگەنە بتوان ببەنە خاوەنی عێراق. وەکو عەرزم کردی لە کوڕان و کچان دیارە کوڕانمان زیاد لە 8 یاریزانمان لە ئاستی هەڵبژاردەی عێراقن ئێستا تا ئێستا لە هەڵبژاردەی عێراقدان و کچانمان نزیکەی 10 یاریزانمان لەسەر ئاستی هەڵبژاردەی عێراقن بەڵام بەداخەوە دیارە هەڵبژاردەی عێراق
بۆ کچان تا ئێستا نەیانتوانیوە کچان ببەنە دەرەوە بۆیە لە پاڵەوانێتەکان ئێمە هەمیشە پشکی شێرمان هەیە کچانی هەڵەبجە پشکی شێریان هەیە لە پاڵەوانێتەکانی عێراق کە لە ڕیزەکانی یەکەم و دووەمن چ لەسەر ئاستی کچان عێراقە بەڵێ چ لەسەر ئاستی کچان و لەسەر ئاستی کوڕان مامۆستا ئەیوب هیچ یاریزانێکی کوردمان هەیە کە هێندە لە ئاستێکی باشدا بێت لە ئاستی یاریزانە نێودەوڵەتیەکان و جیهانەکاندا بێ بەڵام ئەگەر پاڵپشتی و هاوکاری بکرێت دیارە وەکو عەرزم کردی پرسیارێکی زۆر لە جێ من وەکو عەرزم کردی ئێمە کاکە ڕەوەندمان هەیە کە خاوەنی کاکە ڕەوەندمانێک کە خاوەنی مەدالیە بڕۆنزی ئاسیاییە کە خۆش بۆ خۆی پاڵەوانەتی ئاسیا من ئەتوانم بڵێم لەسەر ئاستی لەگەڵ ئاستی پاڵەوانەتی جیهانی هیچ فەرقێکی نییە وەشان بەشان لەگەڵ پاڵەوانەتی جیهان فەرقی نییە لەبەرەوەی بمانەوێ نەمانەوێ پشکی شێر لە جیهانە لە ئاسیایە لەبەر یابانی تایە ئێرانی تایە وڵاتە بەهێزەکانی تایە دیارە وڵاتانی ئاسیا لە پشکی شێریان هەیە لە پاڵەوانەتی جیهانیەکان و کاکە مەبەستمان هەیە ئێمە دیارە وەکو عەرزم کردی مەبەستفایە کە لە شاری سلێمانیەوە کاکە شوانمان هەیە کاکە شوان کە ئیسایەکێکە لە کاپتینی منتەخەبی عێراق و یاریزانی یانی وەرشی پێشمەرگەی دیارە ئەم پاڵەوانانەمان هەیە لەسەر ئاستی عالەمیان و لەسەر ئاستی جیهانیان ئەگەر پاڵپشتی بکرێن دیارە هیچیان لە یاریزانە یابانیەکان و یاریزانە ئیسپانیەکان کەمتر نییە کە پاڵەوانی جیهانن. بەڵێ باشە مامۆستا ئەیوب زۆر باسمان لە پاڵەوانێتەکان و بەشداریکردنی پاڵەوانێتەکان و ئاستی یاریزانەکان کە جا پێم خۆشە ئەکە بکرێت باسێک لە گرنگی وەرزشی کاراتی بکەین هەڵبەت وەرزشی کاراتی جۆرێکە لە جۆرەکانی هونەری بەرگری و هونەری بەرگری جۆری زۆرە گرنگی و تایبەتمەندی وەرزشی کاراتی لە چیدایەوە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ هونەرەکانی تری بەرگریە ئەوانەی کە ئەو تایبەتمەندیانەی کە وەرزشی کاراتی جیا دەکاتەوە لەگەڵ هونەرەکانی تری بەرگریە چین؟ بەڵێ دیارە وەرزشی کاراتی خۆی بمانەوێ نەما وەرزشێکی سالم و ساغ و بێکێشەیە کە لەسەر ئاستی جیهان ئێستا یاریکی ئۆلۆمپیەوە کەمترین زیان بە یاریزان دەگەینە لە یاریەکانە و هەمیشە یاریەکانی بە شێوازی لەمسیە یعنی یاریزان ئەگەر ئەچێتە ناو بتوڵەیەکەوە هیچ کێشترسی ئەوە لێ نیێتەوە تووشی ئیسابەیەک یا دەمودان شکاندنێک یا تووشی ئەسابە ببێت گرفتێکی پێکانێکی بۆ دروست ببێت و لە ڕووی مێشک و جەستەییشەوە دەرونیەوە دیارە خۆی بۆ خۆی یاری کاراتی یاریەکە بەوە ناسراوە کە دەرون ئارام دەکاتەوە کەسێکی شەڕەنگێز کەسێکی تونڕە و لەسەر جادە ئەگەر بینیتی بیکەی بە یاریزانێکی کاراتی ئەم شەڕەنگێزەی لێ ئەەکەیتەوە شەڕەنگێزی لێ دوور ئەخیتەوە کەسێکی هێمن و لەسەرخۆ و سنگ و سەلار دەرەچێت وە ئەو شەڕەنگێزی لەناو کارەتیدا لەناو لەگەڵ لەسەر ماچیوارێک دیارە لە ماچیوار ئەو وینی کە هیسە بۆکسی کە تۆ تدریبی لەسەرەکەی خۆی لێوا بەتاڵ دەکاتەوە و هیچ گرفتێکی شەڕەنگێزی نامێنێەوە دەرونی ئارام دەبێتەوە و دەبێتە کەسێکی کۆمەڵایەتی کەسێکی ساق کەسێکی ڕێز پێدەر و لە کۆمەلگا احساسی باش و کاری باشی لێ دەکرێت. بەڵێ لە کاراتی وەرزشی کاراتیدا ئەو بنەمانە چین کە ڕاهێنانی لەسەر ئەکرێت بۆی کە ئەنجامێکی باشی هەبێت لە وەرزشەکەدا لە یاریەکەدا بنەماکان چین یان ڕاهێنانەکان چین بە شێوەیەکی گشتی کە کاری لەسەر ئەکرێت. بەڵێ دیارە ئێمە ئەو کەسێک کە دێتە ناو یاری کاراتی دەبێت سەرەتا جەستەیەکی ساغی هەبێەوە نەخۆشی درێژخایانی نەبێەوە لە چ تەمەنێک دەتوانێت بەشدار بێت؟ گەوری لە تەمەنی 6 ساڵیەوە دەتوانێت بەشدار بێت تا تەمەنی ئیلە ئاخریه و من ئەموێ کە باسی تەمەنت کرد لێرەن بە یادت هێنامەوە کە باسی پیاوێک بکەم کە لە پاڵەوانێتی ماستەرکەپی تاران بە خۆم بینیم بەڕاستی خۆم دڵم پڕ بوو بە پیاوێک کە بینیم پیاوێک بوو تەمەنی 95 ساڵ بوو وێنەمان لێگرتووە فلیم و تەسویرمان لێگرتووە هاتوتە ناو پاڵەوانێتەکە لەگەڵ تەمەنی 40 ساڵ بەرەو شوور بەرەو سەر کێبڕکەی بەدەستێرانی مەدالیای دەکرد بەو تەمەنە گەورەوە هەموو ساحەکە هەموو ئامادەبوانی ناو هۆڵەکە کەوتبوونە فۆکسیان قسبوو سەر ئەو پیاوە بە تەمەنەکە تەمەنی 95 ساڵ بوو هاتبوو کاتایە کرد لەگەڵەوە کە نەتیجەی نەهێنا بەڵام زۆر بەلای ئێمە گەورە بوو کە ئەوەمان بۆ دەرکەوت کە یاری کاراتی یاریەکەوە کەسێکی 95 ساڵ ئەوێت کێبڕکێ بکات و ئەنجام بەدەست بێنێەوە مەدالیا بکاتە ملی ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین شت بوو لەبەرەوە وەکو عەرزم کردی لە تەمەنی 6 ساڵ ئێمە یاریزان وەردەگرین تا تەمەنی ئیلە ئاخریه خۆی پێخۆش بێت. بەڵێ بنەماکان و ڕاهێنانەکان ئاماژت پێدا تەمەنەکە بیری بردیتەوە ڕاهێنانەکان چی مامۆستا ئەیوب؟ ڕاهێنانەکان دیارە ڕاهێنانەکان ئێمە ڕاهێنانی جەستەییمان هەیە و
بۆ لیاقە بەدەنی و کۆمەڵ ئەساسیاتی کاراتیمان دیارە کاراتی وەکو مەدرسە وایە کەسێکە دێتە ناو کاراتیوە چۆن ئەڵێ چێگەچێتە قوتابخانە پۆلی یەکە لە پێشە ئەچێت دەرسی پۆلیەکە خوێنێت یاە دێتە لای ئێمە لە سەرەتا ئەساسیات و منهەج و تەکنیکەکانی پشتێنی سپی بۆ زرد بەم یاریزانە ئەبەخشێت وە پێی دەدرێت و ساز و ئامادەی دەکرێت تا 6 مانگ لە دوای 6 مانگ 4 مانگ بۆ 6 مانگ تاقیکردنەوەی بۆ دەکرێت ئەگەر ئاستی گەشت بوو ئەوەی ئاستی پێشکەوتو بوو توانی پلەکانی تر ببڕێ دیارە پشتێنێکی پێ دەدرێت ئەچێتە مەرحەلەیەکی ترەوە ینی خۆی چەند شتێنی هەیە مامۆستا ئەیوب لە چیەوە دەست پێ کات و بەچی کۆتاییەت بەڵێ دیارە خۆی کاراتی لە پشتێنی سپی کە سپی هیچ اعتیبارێکی نیە و سپێکە دێت سەرەتا ئەی بەسێ بەس بۆ تۆڵکردنەوەی جلەکانێتی و تۆڵکردنەوەی خۆیەتی لە سپی دەست پێ دەکات تا پشتێنی ڕەش دیارە نۆکیومان هەیە نۆ پشتێنمان هەیە تا پشتێنی ڕەش ئەوە پێوترێ لە کارەتی پشتێنە ڕەنگا و ڕەنگەکان وە لە دوای ئەوە دیارە پشتێنی ڕەش دێت لە دوای پشتێنی ڕەش دانەکان دێت تا داندەی هەیە لە جیهانە بەندە تا ئێستا زیاد لە 33 ساڵە من یاری کاراتی دەکەم تازە دان پێنجم قورسە تۆ هەموو دانەکان بگەی بە هەموو دانەکان بڵێ پێنج دانماوە لە بینی دانێک بۆ دانێکی ترا چەندێک بڵێ کاتیەوێ چەندێک ماوەی ئەوێ ئەکەوێتەوە سەر ساڵەکان یانەکەوێتەوە سەر ئەست و لێ هاتوو لێخەی کەسەکە بڵێ نەخێر ئەکەوێت سەر ساڵەکان و ئەکەوێتە سەر شێوازی دانەکان لە دانەکان دانیەک بۆ داندوو لای خوارەکەی دەبێت ساڵێک بۆ ساڵۆنیە بۆ 2 ساڵ تەمرین و مەشق و سایختی بە تاقیکردنەوەی داندوو دەدا تا بەرزە بێتەوە ساڵەکان زیاتر بێت لە دان 4 و دان 5 بەرەوسەر ئەچێتە 8 ساڵ بینەکانی 10 ساڵی تی ئەکەوێتە لە کۆتاییە دەبێت تەمەنت بچێتە 80 ساڵ و 89 ساڵ ئەو هەموو دانەکان ئەبڕێت. بەڵێ ئەمە بۆ سەرەتای ڕەنگەکانی شەر بەو شێوەیە بۆ ساڵانەیە کە ئاماژەت پێدا یاخود ئەویان بەپێی لێ هاتووی کەس نەخێر ئەوەی نەخێر ڕەنگەکان بەس بەپێی لێ هاتوویە لە پشتێنی ڕەش بەرەوسەر دیارە تۆزێت تەحەفوز کراوە لە پێدانی دانەکان و دەبێت تەمەنی گەورە بێت دەمێت تەمەنی بڕاتە سەرەوە ئەو ساعت دانەکانی پێ بدرێت. داوەران مامۆستایب لە ڕووی دادوەر و لە هەرێمی کوردستان ئێمە داوەری زۆرمان دادوەر هەیە یاخود ئەوە تا بە تایبەت لەسەر ئاستی خانمان بە داوەری خانمان هەیە؟ بەڵێ دیارە پرسیارێکی زۆر بەجێە من زۆر پێم خۆشە و پرسیارت کرد. ئێمە لەسەر ئاستی پیاوان کۆمەڵی داوەری پیاوی باشمان هەیە کە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق ڕیزبەندیان هەیە و بڕوانەمان هەیە و چەند داوەرێکی بەڕێزیشمان هەیە لەوانە مامۆستا بەرزان فەتاح مامۆستا ڕزگار مامۆستا زانا ڕەوف کە زانا ڕەزا کە سەرۆکی داوەرانی هەڵەبجەیە کە گاردی ئاسیاییان هەیە و بڕوانامەی ئاسیاییان هەیە لە ئاستی داوەری و لە داوەری ئاسیایین ئێستا کە لە پاڵانەتی ماستەکە پیش مامۆستا زانا وەکو سەرۆکی داوەرانی هەڵەبجە بەشداری پاڵانەتەکەی کردبوو توانی داوەری یاریە بەهێزەکانیش بکات لەگەڵ کاکامەران و بەداخەوە لە ڕووی داوەری ئافرەتەوە لە ڕووی داوەری کچانمانەوە داوەری کچانمان زۆر کەمە بە پەنجەکانی دەست دیارە ئەژمێرێن لەسەر ئاستی عێراق خۆشبەختانە لە ئاخر تەسفیاتی عێراق ئێمە وەکو شاری هەڵەبجە وەکو یانی وەرچی هەڵەبجە 4 داوەری کچمان داخل کردووە و پۆڵێن کراون لەسەر ئاستی عێراق دەرەجەیەکی داوەریان وەرگرتووە و ئومێدمان لەسەریان هەڵچنیوە کە وەردەوردە ئیشیان بۆ بکەین و خولی داوەری بەهێزیان بۆ بکەینەوە مامۆستا زانا ڕەوف بڕیاری داوە کە خولی بەهێزیان بۆ بکاتەوە زانیاری باشیان پێ بەخشە بۆی وەردەوردە بگەنە ئاستی یەکەمی داوەری باشترین داوەری عێراق بە باشترین داوەری ئاسیاوە بڕۆن بەرەو داوەری ژیانی. باشە مامۆستا ئەیوب ئەم وەرزشە یان بڵێن یاری کاراتی لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەگەر بە تایبەت لە هەرێمی کوردستان باسکەین تا چەند گرنگی پێدراوە بە تایبەت لە ڕووی زانستی لە ڕووی ئەکادیمیەوە تا چەند گرنگی پێدراوە لە پرۆگرامەکانی خوێندندا بە تایبەت خوێندنی زانکۆ جێگەی کراوەت و یاخود گرنگی پێدراوە بە تایبەت لە پەروەردە وەرزشیەکانە کاری لەسەر کراوە گرنگی پێدراوە؟ بەڵێ دیارە خۆشبەختانە سپاس بەخوا لە قوتابخانەکان ئێستا ڕێز و تەقدیری باش لە یاریزانانی ئەو قوتابیانە دەگیرێت کە لە یاری کاراتی ئەنجام بدێننەوە کە مامۆستا بەڕێزەکانیان و بەڕێوەبەرە بەڕێزەکان کە دەبینن خوێندکارێک لە وڵاتێک هاتووەتەوە لە پاڵەوانتیکی نێودەوڵی هاتووە ئەنجامی بەدەزێناوە یا مەدالێکی بەدەزێناوە ڕێزێنان و تەقدیسی دەکەن و پشتیوانی تەواوی بۆ دەردەبڕن و من لێرەوە دەمەوێت سپاسی مامۆستا کە باسی ئەوت کرد باسی قوتابخانەکان کە مامۆستا
سۆران بەڕێوەبەری پەروەردەی هەڵەبجە دیارە من لێرەوە چاوی ماچەکەم هەمیشە و دایم وەکو بەڕێوەبەری پەروەردەی هەڵەبجە پشتیوان و پشتگیری یاریزانانی کاراتی کوڕان و کشانیانی وەرچی هەڵەبجە هەموو بەشەکان بووە لە شارەکەدا و بەنسبەت زانکۆکانیش خۆشبەختانە مە هەواڵێکی خۆش و مژدەیەکی خۆشە کە من ڕای دەگەێنم ئەم ساڵ بەڕێز دکتۆر فواد نووری کە خۆی بەڕێزیان مامۆستای بەشی وەرشی زانکۆی سلێمانیە توانیان لەگەڵ بەڕێز مامۆستا سامان فایەق و کۆمەڵی مامۆستای وەرزشی تر کە لە زانکۆی سلێمانی کۆلێژی وەرزشن توانیان یاری کاراتی وەکو نوانەیەکی فەرمی لە زانکۆی سلێمانی بچەسپێن و ئێستا خۆشبەختانە لە کۆلێژی وەرزشی سلێمانی یاری کاراتی وەکو وانەیەک دەخوێنرێت. بەڵێ جا مامۆستایب لەگەڵ هەموو ئەم خاڵانی کە ئاماژەمان پێدا و قسەمان لەسەرکە پێم خۆشە باسێکیشی لە گرفتەکانی بەردەم وەرزشی کاراتی بکەیت لە هەرێمی کوردستانە و بە تایبەت بۆ یانەی وەرزشی هەڵەبجە ئەو گرفتانە چین لە بەردەم باشتر بەڕێوەچوونی کار و چالاکیەکانی ئێوەدا؟ بەڵێ دیارە بەداخەوە ئێڵێم گرفتی سەرەکیمان وەکو بەشی کاراتیانی وەرشی هەڵەبجە گرفتی مادیە کە تا ئێستا بەداخەوە کەس هاوکاری مادی نەکردوین ئێمە و پشتگیری مادیمان نییەوە لە یانەکەشمان بەداخەوە یانەیەکی چۆنەڵی فەقیر و بێدەسەڵات و بێپارە و بێمادەیە و لەسەر ئاسی مەسئولین من داوا ئەەکەم ئێستا لێراوە و بزات داوا لە بەڕێز مامی بچوو کاقوبا دەکەم کە چۆن ئێستا هاوکار بۆ بڕیاری هاوکاریکردنی بەشتی کارەتی داوە ومێ دەکەین داوامان لێ کردو پێشتر دەرخستێکمان بە جەنابی داوە بۆ ئەم هۆڵی کە ئێوە قسەی لەگەڵا دەکەم ئەم هۆڵە دیارە هۆڵی بەڕێز خوا لێ خۆشببوو مامە حەمەی فەرەج کە سەرکردەیەکی گەورەی ئەم وڵاتی خۆمان بوو کە کۆچی دوایی کردو ئێستا من لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆ گۆڕی بۆ گۆڕی پیرۆزی و بۆ بنەماڵە بەڕێزەکەی و سپاسی ئەو بنەماڵە بەڕێزەکەم کە ئەم هۆڵەیان خسوێتە بەردەست بەشی کاراتیانەی وەرشی هەڵەبجە ئەم هۆڵە دیارە ئەوان کردویان تو ئەم هۆڵە دیارە هۆڵێکی ئێستا هیچ ئەجیزەیەکی تیانە و هیچ شتێکی وەرشیتیانە بۆی کوڕان و کشانمان بتوان خۆیان باشتر ئامادەکەن و خۆیان باشتر ساز و ئامادە بکەن و ئومێد دەکەم بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات وەکو چۆنی هاوکار بووە ئەم هاوکاریانی بەردەوام بکە ئەم هۆڵەمان بۆ تەجهیز کات کە ئێمە دەرخستەکەمان بە جەنابی داوە کاگیمداد کە ڕاوێژکاری بەڕێزیانە ئێستا ئەگادارە کە دەرخستەکە لای جەنابیانە داوا ئەەکەین داوا لە بەڕێزیانەکەین بێن بەدەم ئەو داوەوە ئەم هۆڵەمان بۆ تەجهیز بکەنەوە بۆی کوڕان و کشانمان بتوانین ئەم ساڵی دووەمبوون ساڵی تر لە پاڵەوانێتەکانە پلەی یەکەمی بەدەستبێنەوە بتوانن سەری کورد و کوردستان و وڵاتەکەمان بەرز بکەنەوە بمانەوە نێشمانەوە وەرزش ناسنامەیە کە دەتوانێت لە ڕێگەی وەرزشەوە کولتور و گەورەیی و جوانی وڵاتەکەت و نەتەوەکەت پێشانی وڵاتانی تر بدەیت لە هەمووی گرنگتر و بەڵگەیش کە ئێمە بەڵگەیکی حەشانە هەڵنەگر کە ئێمە باسی دەکەین ئەو پاڵەوانێتێ بوو کە توانیمان ئەو پەرچەمە جوانە کە پەرچەمی کوردە هەمومان شانازی پێوە دەکەین وەکو کورد پەرچەمی پیرۆزی کوردستان بەرز بکەینەوە و بە شعاری بژی کوردستان هۆڵەکە بەهەژێنین و هەموو ئێرانیەکان و هەموو وڵاتان سەیریان دەکردین لەو کاتەدا و وێنەیان لێ دەگرتین ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین شتە ومێد دەکەم جەنابی کاقوبات هەمیشە و دایم پاڵپشتمان بێەوە بتوانێت ئەم هۆڵەمان بۆ تەجهیز کات و ئەو بەڵێنی کە جەنابی پێشتر پێداوین کە بۆ تەجهیزی هۆڵەکە بۆمان جێبەجێکا و ئومیدیشمان هەیە جێبەجێ دەکات. دەستان خۆش بێت ماندوو نەبن مامۆستا ئەیوب زۆر سوپاس ماندوومان کردی بۆ هیوایی کە داواکاریەکەت و پەیامەکەت گەیشتە بێت و هەمیشە لەش ساغ بن بەڵێ مامۆستا یەکشتی تر ما بوو ئەم دوو جامەی بە کورتی تەواو بە کورتی ئەم دوو جامەی کە لە پشتمەوە دانراوە ئەوە جامی دوهەمیە کە یەکێکیان جامی کوڕانە کە دوهەمی پاڵەوانێتێکە بۆ ئەمەی جامی ئەم لایشم جامی کچانەکە بەدەستیان هێناوە بۆ ئاگادار بن. هەمیشە سەرکەوتوو بن مامۆستا ئەیوب بۆ هیوایی کە ئاستێکی بەرز نیشان بدەن و نازناوەکان بەدەستبێنن نازناوی گشت پاڵەوانێتەکان و بەتایبەت پاڵەوانێت نێودەوڵەتەکان ئینشەڵڵا لە پاڵەوانێتی داهاتووی نێودەوڵەتیدا بتوانن پلەی یەکەم بەدەست بێنن. زۆر سپاس بۆ مامۆستا ئەیوب کەمال کە بەڕێزیان ڕایەنەری گشتی بەشی کاراتی یانەی وەرزشی هەڵەبجەن و بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵ ئێمەدا ئامادە بووین. زۆر سپاس. دەچینە لایەکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆ کە تایبەتە بە بازاڕی گیابەهاریەکان لە کرماشان کاڵبەت گیابەهاریەکان بە تایبەت ناوچە کوردیەکان یان بڵێ کوردستان بە شێوەیەکی گشتیان بڵێ کوردستانی گەورە گرنگێکی زۆر بە گیابەهارەکان دەدەن و خواستێکی زۆر لەسەری زیاد دەکات لە وەرزی بەهاردا و پسپۆڕانی بواری خۆراکیش هەمیشە باز لە گرنگی و تایبەتمەندیەکانی گیابەهارەکان دەکەنەوە و باز لە سوود و گرنگیەکانی دەکەن بۆ تەندروستی مرۆڤ. با بێکۆ بینەری بین.
بازاڕی گەرمی ساختکردنەوە و کڕین و فرۆشتنی یا بەهاری و بەرهەمە سروشتیەکانە. دەوڵەتاباد بازاڕێکی خۆماڵیە لە پارێزگای کرماشان کە تێیدا جۆرەها و دەگمەنترین گیابەهارەی تێدا خراوەتە ڕوو. کڕیاران جمەیان دێت و هەر یەکە و بەدوای ئەو بەرهەمەدا دەگەڕێت کارەزووی دەکات و تا مەزرۆی خواردنێتی. داخلی دی نچی باید لی خازه استفاده بگی تماما یا حازه قازه هم حازه و هم قازه یا با پیچک داره خرچک داره شیرونه خاص یا نداره دەوڵەتاباد کڕیوە بۆ ناوچ خاچە بۆ قەڵب خاچە خێلی خاچە بێتەنیشتە بۆ مێدە خاچە تا چەند حەزی لێت؟ ئاوەڵە فرە حەزم لێ ئاوەڵە ئەم یا تا چەندێک هەیە مدەکەی چەنە؟ تا یە مانگتر بیشە و دەراز بێشتر نییە. باشوورەوە بازاری پشک و خمۆر و گیای بەهار مردم تا چەند معیشەتی لەسەر ئەمەیە؟ هەموو کەسێ هەست. چی لە بازاڕا هەیە زیاتر چییە؟ زیاتر خمێرە و پیچگۆ سوورە و نەس و کۆژەس و گونۆڕە و تاقازە و شنگ و لەکوێوە تێرنیەوە؟ لە مەندەقەی خۆمانە بەنیە شاهۆ ڕاسەر جوانڕۆ بەهاباد لە ئەرومیە میشی تێدا قیمەتی هەرزانە یا گرانە؟ وەلا مناسبە. بەرهەمەکان هی ناوچە شاخەویەکان و سروشتی ناوچەکەن و بەمان دووبوونێکی زۆر بەدەستی دەێنن. هاز لە پڕفرۆشترین بەرهەمە سروشتیەکانە کە وەک چارەسەر بۆ چەندین ئازار و نەخۆشی بەکاری دەێنن. ڕای بە قوربانەمە بازاڕی دەوڵەتاباد لە کرماشان ئێمە ملەتێکی زۆر لێرا زندگیەکەین خۆشمان لەم هازە تێت و لە مر و لە سوورەونە و گێلاقە و ئەم شتێلە و گیای بەهاری ئەم یەکمانگە ئێمە هەمومان گیای بەهاری استفادەکەین و زۆر حەزمان لێت. کنگر و هاز و ڕێواس و پیچک و سوورەبنە و بەڕەزا لە دیارترین ئەو بەرهەمە سروشتیانن کە خراونەتە ڕوو. یا بەهارەکان ئەگەر چی ماوەیەکی کەم دەبنە سەرچاوی بژێوی ژیان بۆ هەندێک، بەڵام کەسانێکیش جگە لە ئارەزووی خواردن بە ئومێدی شیفا و چاکبوونەوە دەیکڕن و دەیخۆن. سەلام ڕۆڤگەلی کوردستان، بازاڕی دەوڵەت ئاباد، کرماشان. لەم بەشەی بەرنامەکەدا کە تەوەرێکی تەندروستیمان هەیە باز لە نەخۆشیەکانی دڵ و هۆکارەکانی زۆربوونی نەخۆشیەکانی دڵ دەکەین. هەڵبەت لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی جیهانیش نەخۆشیەکانی دڵ هەتا دێت ڕوو لە زیادبوونە. جا ئێمە لەگەڵەوەی کە باز لە جۆرەکانی نەخۆشی دڵ دەکەین لە هەمان کاتیشدا باز لە یان تایبەتتر گرنگی بە جەڵدەی دڵ دەدەین کە ئێستا بە تایبەت لە نێو گەنجەکانە ڕوو لە زیادبوونە. هۆکاری توشبوون بە جەڵدەی دڵ بۆچی دەگەڕێتەوە و لەگەڵ ئەوەشدا ئایا نیشانەکان ئاماژەکان چین بۆ ئەوەی کە کەسێک ئەگەر ئەم نیشانە و ئاماژانەی تێدا بە دەرکەوت ئەوە هەست بکات و بزانێت کە دووچاری جەڵدەی دڵ دەبێتەوەن بۆ ئەوی کە بە زووترین کات بگاتە لای پزیشکی پسپۆڕ بۆ نەخۆشخانە بۆی کە چارەسەر وەربگرێ و لەگەڵ ئەمانەشدا خۆپاراستنەکەی سیستمی خۆراکی، خەوتن، وەرزشکردن ئەمانە بۆ خۆی تا چەند کاریگەریان هەیە لەسەر نەخۆشیەکانی دڵ و بە تایبەت لەسەر جەڵدەی دڵ. لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر دارا عەبدوڵڵا چنارە، پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و شەکرە. دکتۆریان بەیانیت باش و بەخێراتی. بەیانی بەڕێزش باش و زۆر زۆر سپاس. سەرچاوان تەندروستی چۆنە دکتۆر؟ الحەمدولله یاخوا باش بی. سەرچاوەکانم دکتۆر ئەگەر هەر سەرەتا لە نەخۆشیەکانی دڵەوە دەستپێکین، نەخۆشیەکانی دڵ چی و چی ئەگرێتەوە، ئەو گرفتە تەندروستیانە چین کە دەچێتە چوارچێوەی نەخۆشیەکانی دڵەوە؟ بەڵێ لە ڕاستیان نەخۆشیەکانی دڵ کۆمەڵێک نەخۆشی ئەگرێتەوە کە پەیوەندە بە بۆریەکانی دڵەوە، ئەو بۆریانەی کە خوێن ئەبن بۆ دڵ، بە ماسوولکەی دڵەوە، بە سەمامەکانی دڵەوە، بە کارەبایەتی دڵەوە. یعنی گروپێک لەم نەخۆشیانە هەمووی ئەچنە ژێرباری نەخۆشی دڵەوە. طبعا نەخۆشی دڵ ڕێژەکەی بەداخەوە، یعنی ڕۆژ بە ڕۆژ لە زیابوونایە، چ لە وڵاتەکانی خۆمانەوە چ لە وڵاتە پێشکەوتەکانی تریشە لەسەر ئاستی جیهانیش. لەبەر ئەوەی نەخۆشی دڵ پەیوەندی هەیە بە کۆمەڵێک هۆکارەوە، ئەو هۆکارانەش یعنی ڕۆژانە ڕێژەکەیان لە زیادبوونایە، کەواتە ئەوانی جارێکە کارەکەنەوە سەر نەخۆشی دڵ.
کەواتە نەخۆشی دڵ بە سەبەبی ئەو هۆکارانەی کە کۆمەڵی هۆکاری ترسناکی پێ ئەڵێن دروست ئەبێت ئەو هۆکارە ترسناکانش خۆیان ڕێژەکان لە زۆربوونایە تامان کە ڕێژەکان لە زۆربوونابوو معناوێت نەخۆشی دڵیش ڕێژەکەی هەر بەرەو زۆربوون ئەڕواتەوە بەڵێ طبعا ئەو هۆکارانش ئەگەر باسی بکەم پێش ئەوی کە باز لە هۆکارەکانکەین دکتۆر بە دیاریکراوی ئەو نەخۆشیانی کە دەچێتە چوارچێوەی نەخۆشیەکانی دڵەوە چی و چین جەڵدەی دڵ بەڵێ زەبحەی دڵ بەڵێ لە پێش هاتە سگبوونەوەی دڵ سنگە کوژی پێڵێن لە پێڵن زەبحەی سەدریە واروەها جەڵتەی دڵ سزبوونی دڵ تێکچوونی کارەبایەتی دڵ نەخۆشەکانی سەمامەکانی دڵ و هەروە نەخۆشی ماسوولکەی دڵ و فراوانبوون و کشانی دڵ ئەمانە هەمووی ئەچنە من زمانی نەخۆشەکانی دڵەوە نەخۆشیە زگماکیەکان ئەوەی کە دڵی کوون ئەوە شەر ئەچێتە بەڵێ تاوان نەخۆشیەکانی سەمامەکانی دڵ زۆجار یعنی احتیمالە بە هۆکارێک دروست ببێت زگماکی بێ احتیمالە مەسەن بە هۆکارێک کە دروست بێ کە وەربگیرە نەخۆشەکە ئەوان ژێچنە ناو نەخۆشەکانی دڵەوە ئەمە چ لە ڕووی هۆکارەکانەوە چ لە ڕووی نیشانەکانەوە دکتۆر هەر یەکەیان هۆکار و نیشانی جیاوازە یاخود هۆکار و نیشانی هاوبەش هەیە لە نێویاندا کە ئەمە هۆکاری سەرەکیە بۆ توشبوونی بە نەخۆشەکانی دڵ بۆ هەمویان باە بۆ هەمیان لە ڕاستیە هەمویان تقریبان پەیوەندێکیان بەیەکەوە هەیە پەیوەندیان هەیە باڵێ چونکە بۆ تەسک بوونەوەی بۆرەکانی خوێن کە بە شێوی سنگە کوژە و زەبحە باسیەکەین ئەوەی دوایی ئەڕوا مەسەرەن بۆ نەخۆشی جەڵتەی دڵ ئەوە ئەڕوا بۆ سزبوونی دڵ ئەوە ئەڕوا بۆ تێکچوونی کارەبایەتی دڵ بەڵام هەندێک نەخۆشیمان هەیە وەرگیراوە یعنی با بڵێن لە خێزانەکانە ڕوئەیە وەکو بۆ ماوەی بەتایبەتی نەخۆشی فراوانبوون و کشانی ماسوولکەکانی دڵ یان ئەستوربوونی ژوورەکانی دڵ طبعا ئەمانە لە خێزانە یعنی ڕێژەیەکیان هەیە زۆربەی ئەو خێزانانەی کە خوا نەخواستە یەکێک لە کەسەکانیان نزیکەکانیان ئەم نەخۆشیانیان هەبێت ئەبێ ئەوانەی تریشیان بخرێتە ژێر چاودێریەوە بۆی پێشبەختە بۆ چونکە زۆر جار نیشانی وای نییە یعنی احتیمالە کوڕێکی گەنجە بێ بڵێ فترێکە تەنگە نەفەس دەبم یان فترێکە هیلاگە بم کە فەحسی دڵی بۆکەی احتیمالە ئەم نەخۆشی هەبێ کە کشانی ماسوولکەکانی دڵ و یان ئەستوربوونی ژوورەکانی دڵی هەبێت ئەم نەخۆشیانە خوا نەخواستە ئەگەر زوو چارەسەر نەکرێن نەخۆشیێکی مەترسیدارن یعنی زوو بە پیرەوە نەچی مەترسیەکانی زۆر زۆر گەورن کام یەک لە نەخۆشیەکان یاخود ئەو ڕێگا ئەو خاڵانی کە باست کرد ئەبێتە جەڵدەی دڵ هەڵبەت ئێستا نەخۆشیەکان یان بڵێن جەڵدەی دڵ ڕوو لە زیادبوونەوە ڕۆژ بە ڕۆژ و لە زیادبوون و بەتایبەت لە هەرێمی کوردستانیشە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا هونەرمەند هادی مەحموود کە ناسراو بە عەلی حەمەتاڵ بە جەڵدەی دڵ کۆچایی کرد ئامین خوا لێی خۆش بێت و خواستەبووری بنەماڵەکەشی بدات جا ئەگەر باسێک لە جەڵدەی دڵ بکەین کە ئەڵێی جەڵدەی دڵ چی ئەگرێتەوە نیشانەکانی چین بەڵێ لە ڕاستیە جەڵدەی دڵ بریتە لە گیرانی یەکێک یان چەند بۆرێکی خوێن ئەوانەی کە خوێن ئێن بە ماسوولکەی دڵ پیاڵە کۆڕۆنەری ئارتریس ئەمانە تەسک ئەبنە و ئەگیرێن ئەتە گیرانەکەیان بە شێوەی با بڵێن تەخەسوورێکە بیانی بڵێن مەینێکی خوێنە بێ لە ناو بۆریەکانە بە سەبەبی با بڵێن چەوریەکان کە بۆری خوێنەکان ڕقەکەن و دوای ئەبن بە گیرانی بۆریەکان ئەوسا بەشێک یان چەند بەشێک لە ماسوولکەی دڵ ئەمرێت کە مرد ئەوە حاڵەتە پێی ئەوە تێ جەڵتەی دڵ واتە گیرانی بۆریەکان و نەڕۆشتنی خوێن بۆ بەشێک لە ماسوولکەی دڵ لەگەڵ ئۆکسیژین و خواردنی پێویستە مردنی ئەو بەشەی ماسوولکەی دڵ ئەوە پێی ئەوە تێ جەڵتەی دڵ بەڵام زەبحەی دڵ تەسکبوونەوەی بۆریەکانە یعنی مەرحەلەیەکی پێشووترە بۆریەکان تەسک بۆتەوە خوێنی کیفایەت ناڕۆ بۆ ماسوولکەی دڵ لەبەرەوە کەسەکە لە حاڵەتی ئاسایە زۆر جار هەست بەخۆی ناکە بەسکاڵێت تۆزی هیلاگم یان بەسەر قادرمەیەکا سەرەکەوم یان خەفەتێکی زۆرمە بێ یان خواردنێکی قورزەکە مەز دەکەم سنگ وتڵ نەبێ ئەم زەبحەی دڵە دکتۆر ئەوەیە کە لە ناو خۆمانە بە سووکە جەڵدە ناسراوای پێڵێن زۆر جار پێڵێن بە سووکە جەڵدە بڵێ وا باس دەکرێت بەڵێ لە ناو خەڵکی عامەکە لە سووکە جەڵدە یان ئینزارێکم بۆ هات یان مەسەڵەن نوکەیەکم بۆ هات ئەو قسانەش دەکەن خەڵک تەمان ئێمە کە لێرەش قساکەین وەکۆم کەناڵی بەڕێستان ئەبێ قسە بۆ عامەی خەڵکەکە بکەین چکە ئێستا ئێمە لەگەڵ دکتۆرێکا قسە بکەین لەواچێ نەوعێکا قسە بکەین بەزێمە بێم قسانێکە ئیکەین بە زمانێکی سادە هەموو کەسێ لە یەکێ لە بازار تاکو مەسەڵەن یەکێ بە خوێنەوارێکی بەرز هەمووی لە حاڵەتەکان تێبگات بەڵێ کەواتە زەبحەی دڵ بریتە لە تەسکبوونەوەی بۆریەکانی خوێن و کەم ڕۆشتنی خوێن بۆ ماسوولکەکانی دڵ بەس نەگەیشتوتە مەرحەلەی مردنی ماسوولکەکانی دڵ و گیرانی تەواتی بۆریەکان بەڵام جەڵتەی دڵ بۆریەکان ئەگیرێ و ئەو بەشەی کە ئەو بۆریە خوێن ئەیە بۆ ماسوولکەکە ئەو بەشە خوێن و ئۆکسیژینی بۆ ناچێت تەمەن خوێنش خۆ دەزانی خواردنە بە بۆ ماسوولکەکان و ئۆکسیژینە بە کە ئەمانەی لێگیرایەتر ماسوولکەی دڵەکە خۆی ئەمرێت
تووشی حاڵەتی مردنێ بۆڵێن جڵتەی دڵ باشە زەبحەی دڵە کە ئاماژت پێدا کە تەنگە نەفەسی و هەنێ نیشانە هەیە ڕەنگە کەسەکە هەست بکە کە ئەمە زەبحەی دڵە بۆی کە ئاسانتر و زووتر بگاتە لای پزیشکی بسپۆر بۆی کە ڕێنمایی کات و چارەسەر وەربگرێت بەڵام جڵدەی دڵ لە ماوەیەکی کورتە ئەم شتە ڕوئەیەات یعنی هیچ نیشانێکی پێشوەختەی نابێت بەڵێ لە ڕاستیە جڵتەی دڵ کە یە بۆ خەڵک بە چەند شێوەیەکیە ئەگەر بە نیشانە کلاسیکیەکان هات زۆربەی خەڵک هەستی پێەکە چەندێ پێش ئەو هەستی پێەکە بەڵێ زۆر کەس مەسەڵ نەخواستە ئەگەر کەسێک ئەو نیشانانەی هەیە شتێ هەستی پێ بکە مشکلی نەخۆشیەکانی دڵ لە چیایە زۆر جا نیشانەکان لە هەموو کەسێکا وەکو یەک نییە خۆی بەڵێ نیشانەی یعنی بابنە زۆر کلاسیکیەکان ئەوەیە کەسەکە ئازارێکی بێ لە سنگە ئازارەکە ئەچێ بۆ کۆڵنجەکانی ئەچێ بۆ قۆڵی زۆر جار ئازارەکە با بڵێن هەز بە تەنگە نەفەسیەکە لە کاتیە ئارەقەکردنەوەیکی زۆر ئەبێت دڵ پەلەپەلەیەکی بۆ ئەیت زۆر جاری شەرنی ئەم نیشانانە بەم شێوە کلاسیکێ بێ احتیمالی بە شێوەیەکی گێژبوونێک بێت بەعزە کەسێک گەڵێ فڵانکە سەریە سوڕە و گێژە بوو لە پڕکەوت بەڵێ زۆر جار بە شێوەی ئازاری مەعیدەیە احتیمال لە کەسەکە جەڵتەی دڵ کە لیاوە بە شێوەی دڵەکزیە یان بە شێوەی ئازاری مەعیدیان زۆر جار کۆ ئەندامی هەرسوو جگەر پەیوەندی هەیە بە جەڵدەوە بەڵێ پەیوەندێکە ئەزانی لە چیایە ئازار بەڵێ ناڕاستەوخۆ کەزانی چوەنە زۆر جار بە هۆکاری ئەو دەمارانێکە لەو مۆنتەقانێن ئەو ڕژێ ئازارەکە بۆ شێوەی دەرەکەوی عنی بۆ نمونە ئێمە زۆر جار لەگەڵ خەڵکە ئەڵێن کە کەسێک تەمەنی بۆ نمونە لە 40 ساڵ زیاتر بوو ئەگەر هۆکارێکی ترسناکیشی لەسەر ببێ بۆ نمونە کەسەکە زەختی بێ شەکری بێ جگەرە خۆر بێ مەشروب زۆر بخواتەوە سترێسێکی زۆری ببێ چەورەکانی بەرز بێ کە ئازارێکی مەعیدەیەبی ئێمە یەکەم جار ناتوانین بڵێن ئەمە مەعیدەیە و حەبێکی مەعیدە بخۆ چاگەبی یان خواردنێکی زیای خواردووە عادەتەن ئەمانە بێ بۆ ئەو ئازاری و ینی مەعیدە سووتانەوە و کزانەوەی مەعیدە وشتانە حسابی نەخۆشەکانی دڵیش بکەین چۆن دەستنیشانەکرێت دکتۆر دەستنیشانکردنەکە بەڵێ ینی بۆ نمونە بەڵێ بە پشکنینە لە پشکنینەکە بۆ نمونە ئەوانەیەن هێڵکاری دڵیان بۆ کرێ یان فەحسی ئەنزیمەکانی دڵیان بۆ کرێ لەمانەیە وردەیان مەسەڵەن ئیکۆی دڵیان بۆکەین دەرەکەوێت کە کەسەکە ئایا ئەم ئازاری مەعیدە و ئەم دڵ تێکەڵاتن و ئەم ڕەشانەوەی سەبەبەکەی نەخۆشیەکانی دڵیان هەر نەخۆشی مەعیدەیە کێشەی نەخۆشی دڵ لە چیە زۆر جار نیشانەی نییە زۆر جار نیشانەکانیشی زۆر کلاسیکی نین بۆ من جاروە کۆڵن جێشانێکە سا من خۆم نەخۆشی خۆم هەبووە کۆڵنجی بڵێن قۆڵیێشە ئێمە ئەماوە با تەکیدی بۆ بکەین زانین ئەمە نەخۆشی دڵێگوونە وڵات دکتۆریگە ئەمە خۆم سایقیەکەم و قۆڵ دەرێنم و هەوا لێما تەشەن و جادوایی کە نارمان فەحسوشمان بۆ کرد سێرمان کرد جەڵتەی دڵ بوو لەبەرەوە زۆر جار بە شێوی یعنی ناڕاستە خۆشیە چۆن لە شێوەی گێژبوونە لە شێوەی بێهێزیە زۆر جاڵی خواردنە بۆ هەزم ناکرێت هەز دەکەم مەسەڵەن قورسیە لەسەر مەعیدەمەیە زۆر جار بە شێوەی دڵەکزیە بەڵام ئەگەر بە شێوە تیپیکاڵەکە ینی بە شێوە کلاسیکەکە بێ ئازارێ لە سما بچێ بۆ کۆڵنج و بڕشێتەوە تەنگە نەفەس بێت لەسەر پێست دروستە بێت شینبوونەوەیەک ڕوئەیە شینبوونەوەی گەگەر لە حاڵەتێکا ڕووبات دوای ئەوەی کە مەسەڵەن کە خوێن کەم بڕوا بۆ ئەندامەکان لە لێو شینبوونەوەیەکە لە شتێکە لە دوایە بەڵام زۆر نیشانەکانی زۆر نیشانە تیپی یعنی بڵێن کلاسیکەکان شنێ لە هەموو کەسێکە جاروێ بۆ منە نەخۆشی زەبحەیان جەڵتا کەسەکاڵێ قۆڵمێشێ یان ئەڵێ بۆ منە دانەکان مێشێ زۆر جاڵە شیولگەکان مێشێ زۆر جاڵە ملم ئێشێ کەواتە ئێمە ئەگەر کەسێک تەمەنی لە 35 ساڵ بەرەو ژوورتر بوو حاڵەتێکی هۆکاری ترسناکی تیا هەبوو لەو شتانێک کە پێشتر ئاماژەم پێەیە چەوری خوێنی بەرز بوو جگەرە خۆرێکی زۆر بوو مەشروب خۆرێکی زۆر بوو قەڵەو بوو سترێسی زۆر بوو وەرزشی ناکرد شەکری هەبوو زەختی هەبوو هۆکارەکانن بۆی کە بەڵێ ئەم هۆکارانە ڕێگە خۆشکەرێکن بۆ ڕقبوون و تەسکبوونەی بۆریەکانی خوێن کە ئەمانەی هەبوو کەسەکە ئەمانە هەمووی بێکەوە دکتۆریا خۆ یەکێکیان دوانیان سییان خۆی هەریەکەیان ئەوەکەی کە دروست دەکا یعنی چۆن بۆ نمونە کەسێک کە کێشی زیا بوو ترسی زەختی هەیە دروستە ترسی شەکری هەیە بەرزبوونەوەی چەورەکانی خوێن ڕقبوونی بۆرەکانی خوێن دروست دەکات جگەرە خواردن بۆرەکانی خوێن تەسگەکاتەوە ڕقیەکە مەشروب خواردن چەورێکی زۆر لەسەر بۆرەکان ئەنیشێنێ و بۆرەکان ڕێژەی چەوری و تەسکبوونەی بۆرەکان دروست دەکات کەواتە هۆکارە ترسناکەکان ویراستە زۆر خێزانەیە بۆ نمونە هەر بە یعنی ویراستەی نەخۆشی دڵیانەیە بۆ مناڵێ من باوکم تەمەنێکی گەنجی 50 ساڵ نابوو کە مرد 45 ساڵ نابوو مامێکم لە 40 ساڵیان مرد ئەمانە بێ بخرێنە ژێر زۆربەی نەخۆشیەکانی تر وەکو زۆربەی نەخۆشیەکانی تر جگە لەو ڕێژەی بەرزبوونەوەی چەوری خوێن زۆر جار هەمانە بە شێوەی یعنی خێزانی یعنی بەعزە عایلەیەکی مناڵەکانی لە تەمەنی 10 ساڵ و 15 ساڵە چەوریەکانیان باوەڕەکەی لە کەسێکی 6 ساڵ زیاترە
یعنی ئێمە هاتوو بۆ لا مناڵێکی 10 ساڵە بێت چی بێت 15 ساڵ ئەبێت چی بێت کە فەحسی چەورەکانی خوێنمان بۆ کردووە زۆر ڕێژەکەی بەرز بووە کە پرسیارمان لێ کردو تێتی وەڵا دکتۆریان ئێمە لە خێزانمانە کاتی خۆی باوکم مرد 40 ساڵ نابوو نەشمانزانی چۆن مرد مامێکم مرد هەر لە خۆیەوە شەو ساغ و بانی هەستین سێرەکەی نەماوە لەبەرەوە ئەم کەسانە کە حاڵەتەکانی پێڵە فامیلیال هایپەرلیپیدیمیا ڕێژەی بەرزبوونەوەی چەورەکانیانەیە بە شێوەیەکی خێزانی ئەبێ زووتر مناڵەکانی ئەمانە یعنی بخرێتە ژێر یعنی هین بکرێت بە دوواداچوونی بۆ بکری ئەگەر حاڵەتێکیان بوو زووتری بکرێت جگەلەوە زۆر جار ئەو حاڵەتی پێشوش کەوتم کشانی ماسوولکەکانی دڵ لەگەڵ گەورەبوونی دڵ و فراوانبوونی دڵە لە خێزانە ڕۆیە کە کەسێک ئەم نەخۆشیە بۆ نوتی من باوکم ئەم نەخۆشی فراوانبوونی دڵێ بووە پێویستە کە مناڵەکەی ڵێ تەنگە نەفەسم یان تۆزە سڵمێشیان هیلاگە بم بە هەند وەرگێن نە کەسێک بڵێ ئەمە هیچ نییە هەمان نەکرێمە قەسەباتێکە پەتایەکە کۆکەیەکە شتێک نە با فەحسێکی ئێوە بکرێ مادەم لە خێزانیانە ئەمانیان هەیە ئەنجە کە خوای کرد ئەوە نەبوو ئەو ساشتەکانی تر ئینشەڵڵا شتە بەسیتەکانە تەمەنیش هەروکو لە سەرەتا ئاماژەت پێدا کاریگەری ڕاستەوخۆی هەیە کارەگەری ڕاستەوخۆی هەیە 35 بۆ زیاتر ڕۆ بەڵێ خۆی بەنسبەت هۆ کارەکانی کە نەخۆشیەکانی دڵ دروست دەکەن لەگەڵ نەخۆشیە درێژخانەکانی کەش تقریبا مشتەرەکن لەگەڵ شەکرەیە لەگەڵ زەختە ئەمانە هەندێک هۆکاریان سابتن و ناگۆڕێن بۆ نمونە هەموو کەسێک کە تەمەنی بەرەوژوور ئەڕوا ترسی نەخۆشیەکانی دڵی لەسرە ئەمە کەس ناتوانێت کەسێک بێنێتەوە دو و کەسێک گەنج بکاتەوە یعنی بۆ من ئەم ساڵەگەر تەمەنم 50 ساڵ بێ ساڵێکە 50یەکەم 3 ساڵێکە 54م خۆ نایەمەوە ژێرچل ئەمە هۆکارێکە گۆڕانکاری تیان ناکرێ هۆکارە بۆ نەخۆشی دڵ لەگەڵ جێندەر یعنی ڕەگەزی کەسەکە بۆ منە کەسێک پیاوە کەسێک ئافرەتە ڕەگەزەکان ناگۆڕێ لەبەرەوە بۆ منە ڕەگەزی پیاوکە ترسی ناگۆڕێ بەس لە کام ڕەگەزە زیاتر پێم وابێ پیاوان بەڵێ خۆی نەخۆشی دڵ بە شێوەیەکی گشتی لە پیاوانە زیاترە بەڵام ڕسکی توشبوونەکەی ئێستا وای لاتوە تقریبا ئەتوانی بڵێن نزیک یەکەن چکە تەمەنی پێش وەستانی سوڕی خوێن تەمەنێکە لەگەڵ نەمانی سوڕی خوێن بە نسبەت ئافرەتانەوە تەمەنێکی ترە ئاتەن ئافرەت کە سوڕی ماگانەی ئەوەستێ ڕسکەکە و ترسناکێکە زیاکە و ڕێژەکەی نزیگە بێتەوە لەگەڵ پیاوە ئەگەرەکان زیاتر بێ و هەروەها حاڵەتی خێزانیەکەش ناگۆڕێ کەواتە سێشت ناگۆڕێ تەمەن ناگۆڕێ ڕەگەزی کەسەکە ناگۆڕێ فامیلیەکە خێزانەکەوانی کە لە ویراسیانە نەخۆشی دڵ و ئەمانە هەیە باوکی مامی خاڵی برا و خوشک و ئەمانە ئەمەین بەڵام نوعەکانی تر خۆشببختانە هەمووی ئەگۆڕێ کابرا زەختی ئەتوانێت کۆنتترۆلی زەختەکەی بکات لە نەخۆشی دڵ دوورەکەوێتەوە شەکری هەیە کۆنتترۆلیەکە چەوری هەیە جگەراخوا جگەرەکە تەرگەکان نێرگەلاخوا نێرگەلەکە تەرگەکان مەشروب بەخۆ کەمیە کاتوانەی وەستێنێ سترێستی هەیە شێوەی ژیانی ئەگۆڕێ کێشی بەرزە کێشی کەم سیستمی خۆراکی زۆر گرنگە زۆر گرنگە یانەی بە زۆر احتیمام بە خواردنێکی باش بیرێ جا باشە دکتۆر هەر لەسەر ئەو قسەی کاماژە پێدا کەوتە سیستەمی خۆراکی گرنگە ماوەیەک پێش ئێستا لە تۆڕە کۆمەڵاتەکان زۆر ئەو بابەتە بڵا بواڵێ کە هاوڵاتیان لەگەڵ هەڵکشانی تەمەنیانە وا پێویستە کات کە ژەمی بەیانیان تەرک بکەن ئەمە تا چەند دروستە و ئەیان پارێزێت لە نەخۆشیەکانی دڵبەر لە نەخۆشەکان لە ڕاستەیە ئێمە سیستمی خۆراکی بەنسبەت نەخۆش و بەنسبەت کەسانێک کە بیانوێ نەخۆش دین و کێشی خۆیان دابەزێنن جیاوازە و ئیلا وەکو خواردنەکان ژەمی بەیانی ژەمێکی زۆر سەرەکیە ئەبێ خواردنی تیا بخورێ هێز و توانایەکە بۆ کەس زۆر کەس لەمانە بۆ منە دەرمانیان هەیە کە بەیانیان خواردن نەخۆن ناتوان دەرمانەکانیان خۆن زۆر کەس ئیش و کاری هەیە لە دایرەکانە لە بازاڕە لە شوێنە لەبەرۆ ژەمی بەیانی یەکێکە لە ژەمە سەرەکیەکانە بێت زۆر ئیحتیمامیشی پێبیرێ نەخورێن نەوەڵڵا نەخواردن نیە لە ژێمە زۆربەی بەحسەکانی ژستا کە ئەکرێ ئەڵێ ئەو کەسانەی کە ژەمی بەیانیان ناخۆن لەگەڵ کێش دابەزینە پەیوەندەکە پێشەوانەیە نەک نەخۆیت و کێشە دابەزی احتیمالە نەخۆی کێشە زیاد بکە کەواتە ژەمی بەیانی لەبەرەوەی زۆربەی نیشاتەکانی ئینسان لە بەیانیانە دەست پێەکە ڕۆژەکە ژەمێکی زۆر سەرەکیە احتیمامی پێبیرێ بەڵام خواردنەکان فرەچەشن بێ بەیانیان بۆ نمونە میوەی تیابێ زەڵاتی تیابێ ئەو خواردنە دانیوە لە پڕەکانی تیابێ کە بڵێن گۆڕانکاری بەسەرانە هاتووە وارۆ ئەو خواردنەوەی نەگوگە سەر و پێ بخۆین کەواتە گۆڕینی خواردنەکان ژەمەکان بەڕاستی هەمووی گرنگن عادەتەن ژەمە درەڵنانەکان و هەروەها سناکیش بکرێ لە بینی ژەمەکانە بۆ منە کەسێک لە بینی بەیانی نیۆ ڕاگە بتوانێت لەو فترەیە شتێکی بەسیط بخوا هەم هێز و توانایەکە بۆ خۆی هەموو شتێکە لە ژەمەکانی گەشە کەمتر بخوات بۆ کێش دابەزینەکەشی باشە بەڵام گرنگەکە ئەوەیە احتیمام بە شێوەی خۆراکەکان بیرە یعنی خۆراکی تەندروست و تازە و پاک و فرەچەشن یعنی خۆراک ڕیشاڵی تیابێ پرۆتینی تیابێ
یعنی میوەی تیابێ سەوزەواتەکانی تیابێ ئەو خواردنەوەیکی باشی تیابێ ئەمانە هەمووی خۆراکی تەندروستن هەم ڕێژەی شەکر و شت ڕائەگرن لە خوێنە هەم ڕێژەی تەسکبوونەوەی بۆرەکانی خوێنیش کەمەکەن. دکتۆر کاتمان کەمەوە بەرەو کۆتاڕێن بەسەر چاوت خۆش بێ قسێک زۆر لە دێو هاوڵاتیان ناکرێت بە تایبەت لەسەر جەڵدەی دڵ کە دەڵێت ئەو کەسانەی کە تووشی جەڵدەی دڵە بن ئەوانی کە گەنجن بەرگەی ناگرن و بەداخەوە گیان لە دەسەدەن بەس ئەو کەسانی کە تەمەنیان هەیە باشتر بەرگاگرن ئەمە لە ڕووی زانستیەوە چۆنە ڕاستە دروستە هیچ بنەمایکی زانستی هەیە ئەگەر وایە هۆکارەکەی چییە؟ بەڵێ لە ڕاستیە ئەوانەی کە تەمەنێکی پیریان هەیە و چەند نەخۆشیێکی درێژخانیشان لەگەڵا هەبووە ئەمانە جارجارەگەر ئەو حاڵەتی جڵتانیان بوات بێ بە شێوەیەکی سووک کۆلاترال سێرکولیشن دروزی بواتە بۆری خوێنەکان خۆیان فراوانیەک و لە بەشەکانێکەوە خوێن ئەبن لەبەرەوە لەو حاڵەتەیە ئەوە ڕاستە ئەوان زیاتر بەرگاکە ئەگرن بەڵام ئەوانەی کە گەنجن کۆلاترەڵی بۆ دروست نەبوو یعنی بۆری خوێنەکان تەفەڕوعاتی بۆ دروست نەبووە و هەروەها گەنج چالاکیشە یعنی کەسێکی 20 ساڵ و کەسێکی 6 ساڵ لە چالاکی ڕۆژانە و هەڵسو کەوتە فەرقیان هەیە لەبەرەوە عادەتەن گەنجەکە ئەگەر خوا نەخواستە کێشەکانی ببێ مەترسی لەسەر زیاترە بەڵام پیرەکان بە حکمی ئەوەی کە چەند جارێک بڵێن ئەو بۆریانە گیران و بۆری فەرعی و ئەمانە دروست بۆ خوێن ڕۆشتووە تا ڕادەیەکی زۆر لەگەڵ ڕۆنجگەل و پیرەکان زۆر جار نیشانەکانیش ئەناسنەوە ئەڵێ پارێش حاڵەتێکی وان بوات بەس گەنجەکە باوەڕ ناکە یعنی بۆ نمونە بە شێوەی ئازاری گێڵێ لە تەمەنیکوە تەوەقوعیشی ناکە لەبەروی احتیمالە زۆر حسابات نەکە زۆر شت نەکە. باش ئەی دکتۆر بۆچی وەرزشکاران بە تایبەت لە کاتی یاریکردنا ڕەنگە دووچاری جەڵدە ببنەوانێ بە تایبەتی جەڵدەی دڵ کە وەرزشکارە نەکێشی زۆرە هەڵبەت ئاگای لە تەندروستی خۆیەتی و ئاگای لە خواردنی خۆیەتی کە سیستمی خۆراکێکی باشیان هەیە بەگشتی یاریزانەکان بەو شێوەیەن ئەی بۆچی دووچاری جەڵدەی دڵە بنەوە؟ بەڵێ لە ڕاستەیە یاریزانەک هۆکاری فامیلی و هۆکاری جێنێتیک زۆر زۆر دەورە بینێ چکێمە باسمان کە جاریوای شەوەی نەخۆشەکە بۆ نمونە کەسەکان نەخۆشی فراوانبوونی ژوورەکانی دڵ و ئەستوربوونی بۆ ماسوولکەی دڵیان هەیە ئەمە حاڵەتێکی فامیلی زۆر جان نازانڕی احتیمالە کەسەکە وەرزشەوانیش بێ هەستی بەمە نەکریان پێشبخت فەحسی بۆ نەکرابێت دوور نیە سەبەبی ئەمە نەبێت زۆر جار هەندێک کەسێ تێکچوونی کارەبایەتی دڵیان هەیە بۆ منە خەلەلێکەیە لە گەیاندنی کارەبای دڵ بۆ ناو ماسوولکەی دڵ ئەم حاڵەتانە لەواچێ پێشتر پێی نەزانی بۆیان بۆ نمونە دوای نەکەوت بێ لە کاتی وەرزشەکە جوهدێکی زۆر زۆرەکات احتیمالە تووشێ و حاڵەتێ بێت زۆر مشکلی ئێمە لە نەخۆشی دڵاچە زۆر جار بێنیشانەیە یعنی بەعزە نەخۆشیێکی دڵمان هەیە ئێستا سایلەن ئیسکیمای پێڵێن کەسەکە نەخۆشی دڵی شێ و ناشزانێ بۆ من ئەو کەسانی کە شەکریان هەیە ئەو کەسانی کە تەمەنێکیان هەیە ئەو کەسانی کە حاڵەتی خێزانیان هەیە ئەو کەسانی کە تا ڕادەیە با بڵێن کێشەی گەورەبوونی ماسوولکەکانی دڵیانەیە پێڵەن سایلند ئیسکیمیانی نەخۆشی دڵی هەیە نیشانەشی نییە گەورەبوونی ماسوولکەکانی دڵ ئەوەیە کاڵێت دیواری دڵ ئەستورە دیواری دڵ ئەستور بینی بەڵێ بینی ژوورەکانی دڵ ئەستورە بێ و بەڵێ ئەکرێ زگماک بێ بەڵێ بەڵێ لە فامیلیا زۆر زۆر یعنی لە هەندێک خێزانە ڕێژەکەی تا بەشێکی زۆر زۆرە بەس باشتر وایە ئەو خێزانانە کە لە یەکێکیانە هەبوو کەسەکانی تریشان فەحس بکرێن لەسەر ساغی و باشتر وایە کە کەسێک دەیەوێت ببێتە یاریزان پێش وەختە پشکنینێکی تەواوی بۆ بکرێت پێشتریش هەروە بوو یعنی بۆ نمونە کە وەرزشەوانیان بۆ سەربازیان بۆ زۆر شت کەسەکە پشکنێکی تەواوی شتەکانی بۆ ئەکرا ئەنجا قەراریرە زۆر جار احتیمالێک سەبەبەکە ئەوە بێ زۆر نیشانە نەخۆشیە درێژخایەنەکانی زۆر جار بێ نیشانن بۆ نمونە شەکرە زەخت کەسێ بۆ نمونە زەختیە هیچ نیشانەیەکی نییە کە تۆ پێڵی زەختەی لای سێرە لە وڵای نەسەر مێشە نەگیان مێشێ سەرێکی زەختەکەی زۆر زۆر بەرزە هەشە زەختەکەی دەرەجەیە بەرزە ئەڵێ ئازاری گیانم هات ئەو زوفرەیە خۆیەکەوێت شەکرە هەیە نیشانەی نییە بۆ نمونە زۆر کەس دێ بەلامان بۆ کلینیکی خوبانیان بۆ خەسخانە ئەڵێن شەکرێت ێڵە دکتۆر لە خێزانەکەشمانە نییە کە فەحسی بۆکەی سێرەکەی شەکری ڕۆژانە و شەکری نیشتوشی زۆر زۆبەی نیشانێکیشی نییە ئەوانش تۆ زۆر جارەکەوێتەوەی کە حاڵەتەکان فەرامۆژ دەکرێت دەستەکانە دەستی بەڕێزیش خۆش بێت سپاس بۆ جەنابیشتان سپاس بۆ تەواوی زانیاریەکانە سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت بۆ هیوایی جەنابیشت و تەواوی بینەرانمان تەواوی هاوڵاتیان لەش ساغمن تەندروستێکی باشیان هەبن بە دوور بن لە هەر گرفتێکی تەندروستی زۆر سپاس بۆ دکتۆر دارە عەبدوڵڵا چنارە کە بەڕێزی ئامسپۆری نەخۆشیەکانی دڵ و شەکرە سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام بەڕێزیشتان و زۆر زۆر سپاس ئامادەبووی زۆر سپاس دەچینە کۆتا بڕگەی بەرنامەی ئەمڕۆمان کە باز لە ژنێکی ئیسپانی دەکات کە 500 ڕۆژ لە ئەشکەوتێکدا بە تەنها ماوەتەوە بابێ کۆبینەری بین.
پیتریاس فلادیمینی یاریزانی ئیسپانی ڕێکۆردی مانەوەی لە ئەشکەوتێکدا شکان دوای ئەوەی 500 ڕۆژ بەبێ بەرکەوتنی لەگەڵ جیهانی دەرەوە ژیا و ئەمەش بووە دوو هێندەی ژمارەی پێوانەی جیهانی پێشتر. کەناڵی RTVE بڵاوی کردەوە کاتێک وەرزشکارێکی پیشەگەر لە سەرکەوتن و پسپۆڕی لە زانستی ئەشکەوت پاتریاس فلایمی دوای ئەوەی لە 20 تشرینی دووەمی ساڵی 2021دا چووە ناو ئەشکەوتێکەوە و بۆ ماوەی 500 ڕۆژ بەبێ هیچ بەرکەوتنێکی لەگەڵ جیهانی دەرەوە تیایدا مایەوە. بەڵام زۆربەی ئەو کەسانی پێشتر ئەم جۆرە تاقیکردنەوەیان کردووە لە تاقیگەی ژێرزەویدا کارەکانیان کردووە. هەروها لە پەیوەندی ڕاستەوخۆدا لەگەڵ جیهانی دەرەوە ماونەتەوە تیمی کارژیانی ڕۆژانەی لە ژێرزەویدا تۆمار کرد بۆ لێکۆڵینەوە لەوەی کە چۆن گۆشەگیری کۆمەڵایەتی و سەر لە شێواوی توندی کاتی کاریگەری لەسەر تێگەشتن لەسەر کات هەیە. هەروەها گۆڕانکاری دەرونی و دەماریەکان وەک گروپێک لە پسپۆڕانی پلانی کارکردنیان داڕشت لە ئەگەری ڕوودانی ڕووداوی پێشبینی کراو بۆ دڵنیابوون لە سەلامەتی وەرزشوانەکە. ئەندامێکی تیمەکە بە هاوکاری کامێرای چاودێری و تۆمارەکان کە فلادیمیر لە هەندێک کاتدا وێنەی دەگرت چاودێری باری تەندروستی دەکرد و تیمەکەش لە ڕێگەی ئاڵوگۆڕێکەوە لە خاڵێکی مامناوەندا خواردن و ئاویان بۆ دابین کردووە. لەم ڕێگەیەوە مەحاڵ بوو ڕێگاکان ببڕێت یان پەیوەندیان پێو بکات. بارمەتی هاوکارانم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بۆ هیوایی توانی بێتمان سوودێکمان گیان دەبێت کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ ئاسوودە بن.